ئێمە کۆمەڵگایەکی پیاو سالارین و ئەوە لای هەمووشمان ڕوونا بە هۆکاری ئەو پیاو سالاریە لەبەرەوەی لە کۆنەوە هاتووە پیاو ڕێز ئایلە بووە پیاویان بە ڕێنیشاندەری خێزانزانیوە پیاو زیاتر لە دەرەوەی خێزان بۆ چکە پیاوەکان لە ناویەکە لە دەرەوەی ماڵ ناسراوتر بوون لە ناو کۆمەڵگایە بە حکومەوەی زیاتر ئافرەت لە ماڵەوە کاری کردووە و ئافرەتان هەمیشە سەرقاڵیان کردووە بە بەخێوکردنی مناڵ و چێژ لێنان و بەڕێوەبردننی ماڵ و ئەم شتانە ئەمە وای کردووە کە پیاوان زیاتر بناسرێن بۆیە هۆکاری ئەوەی کە لەسەر لافیتە ناوی ئافرەتان نانووسێت بە حکومەوەی کە ئافرەتەکان ناسراونین لە کۆمەڵگایە بەڵام لەگەڵ ئەمەشا خۆشبەختانە ئێمە هەنێ ئافرەتمان هەیە کە ناسراون لە کۆمەڵگای و جێدەست و جێپەنجەیان دیارە ئەمانە ئەیبینین لێرە و لەوێ لەسەر لافیتەکانە ناویان هەیە بۆ نمونە کەسێک باوکی مردووە ئەڵێن دایکی فڵانە خاتوون دایکی فڵان خاتوون دایکی فیسار خاتوون ئەمەش بۆ خۆی جێگای دڵخۆشیە بەڵام لە ئاستی تەموو حەویستی ئێمەیانە بەداخەوە ئەمەش مافی ئافرەتانیشە کە ناویان لەسەر لافیتەکانە هەبێ نەک لەسەر لافیتەکانە لەسەر ناسنامەی خێزانەکانیان قەیچێکە گەر خێزانێک بە ئافرەتێک بناسرێتەوە ئەمە پێویستی بەکاری جددیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێمە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێویستە کار لەسەر ئەمە بکەین ئەمە پێویستی بە شۆڕشێکی یەکگرتو و ئەجندایەکی یەکگرتووی هەموو ئافرەتانە لە کوردستانە و ئەمە بە حەقێکی کولی ئافرەتە زانین کە دایک و باوەک یان هەر کەسێک لە ئەندامانی خێزان چەند حەقی بەسەر ڕەگەزی بەرامبەرەوە هەیە بەسەر توخمینێرەوە هەیە ئەوەندەش حەقی بەسەر توخمینێرەوە هەیە کەواتە ئەمە حەقێکی کولی هەموو ئافرەتێکە کە ناوی لە هەموو پرۆسەیەکی خێزانە هەبێ ئەنجا پرۆسەکە خۆشیە یاخود ناخۆشیە لەبەرەوە ئەمە پێویستی بە شۆڕشێکی جددی هەیە کە هەموو ئافرەتان بە یەک دەنگ داوای مافی ڕەوای خۆمان بکەین چونکە ئەمە حەقی هەموو ئافرەتێکە بە بەراورد لە ساڵە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1990ەوە گۆڕانکاریەکی زۆر باشی بینیوە ڕۆڵی ئافرەتان لە کۆمەڵگایە وەرگرتنی مافەکانی ئافرەتان و تا ڕادەیەک هەوڵمان داوە لە زۆربەی مافەکانی ئافرەتە ئێمە یەکسان ببینەوە بە توخمی بەرامبەر کە توخمینێرە ئەمە جێگای دڵخۆشیە بەڵام ئەمە لە ئاستی تەمۆحی ئێمەیانە و هۆکاری ئەمەش چییە؟ هۆکاری کولتوری و دینیە کە زاڵە بەسەر کۆمەڵگایە لەبەرەوەی کولتوری پیاو سالاری لە کۆمەڵگای ئێمە زۆر لەوە ڕیشە درێژترە کە بتوانین بە چەند ساڵێک چارەسەری بکەین بەڵام جێگەی دڵخۆشیە وەکو پێم وتی لە دوای ڕاپەڕینی ساڵی 1990ەوە ڕۆڵی ئافرەتان لە کۆمەڵگایە ڕۆڵێکی گرنگیان هەیە جێگە دەستیان دیارە لە کۆمەڵگایە کار دەکەن بە تایبەتی لە بازاڕی کاردا هەمومان نەزانین ئافرەتانی زۆر کارەکان و گرنگی زۆریشیان پێ ئەدرێت لەلایەنی سیاسیەوە لە کەرتی حکومەتەوە لە کەرتی تایبەتەوە ئەمانە گرنگی بە ئافرەتانن ئەمە مانای وایە ئافرەتانیش هەوڵیان داوەکە ڕۆڵ و پێگی خۆیان پیشانی توخمی بەرامبەر بن پیشانی ڕەگەزی بەرامبەر بن کە نێرە ئێمەش وەکو ئافرەت ئەتوانین شان بەشانی ئێوە کار بکەین ئەتوانین شان بەشانی ئێوە مافەکانی خۆمان بەدەستبێنین تو دووتیژەکان لە کۆنی شاهر هەبووە و لە ئێستاشا هەیە بەداخەوە بەڵام بەڕای من جۆری توندوتیژەکان ئێستا جیاوازی هەیە بە بەراورد بە ساڵانی پێش و سکاڵاکردن لەسەر توندوتیژیەکان ئێستا ڕێژەکەی بەرز بۆتەوە ئەمە مانای چییە؟ مانایەوەی ئافرەتانی ئێمە هۆشیار بوونەتەوانێت کاتێک توندوتیژیەکیان بەرامبەرەکرێ پەنا بۆ دام و دەستگاکانی حکومەت و ئاسایش ئەبن بۆ ئەوەی داوای مافی خۆیان بکەن کە لە ئاستی ئەو داوای مافی خۆیان بکەن دژی ئەو توندوتیژی کە بەرامبەریان کراوە ناشتوانین بڵین تەنانەت لە ئەوروپاشە توندوتیژی 100% تۆکەمەکەیتەوە لە کۆمەلگایە 100% بنەبڕیەکی لە کۆمەلگایە بە تایبەتی وەکو پێشتریش پێم وتی ئێمە کە لە کۆمەلگایەکی پیاو سالارین ئەمە شۆڕشێکی زۆر جدیتر زۆر شۆڕشێکی درێژ خەیالتری ئەوێت و پێویستە ئێمە پشوو درێژتر بین و بۆ هەر بەرەو پێشچوونێکی ئافرەت بۆ هەر کرانەوەیەکی کۆمەلگا پێویستە کۆمەڵێک ئافرەت هەمیشە لە بەرەوەی شۆڕش ئەکەن دەبنە قوربانی ئەو وەرگرتنی مافە لە پێناوی ئافرەتەکانی ترە ئەمە کارێکی جدی ئەوێت و ئەمە بە دژایەتیکردن نابێت لەگەڵ ڕەگەزی بەرامبەردا وەرگرتنی مافی ئافرەت بەوەنیە تۆ دژایەتی ڕەگەزی بەرامبەر بکەیت وەرگرتنی ماف بەوەیە کە تۆ داوای مافی خۆت بکەیت کە هاوتابێت بە بەرامبەر بە مافی توخمینێر کە باسمان کرد و ئەمە پێویستی بەکاری جدی وەکو پێم وتی ئافرەتانە بێت هەوڵی زیاتر بن بۆ بەرەو پێشچوونی خۆیان بە خۆڕۆشن بیرکردنی خۆیان و کار بکەن لەسەر خۆیان بۆ ئەوەی ئەمان وەکو ئافرەت ناویان لەسەر ئەو لافیتەیە نەبێ ئەمان وەکو کەسانێکی بەتوانە ئەمان کەسانێ ئەم ئافرەت کەسێکە هاوشانی پیاوان دەتوانێت کار بکە هاوشانی پیاوان کە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ پیاودا لە
لە کۆمەڵگایە ئەمە وا دەکات کە ناوی ئافرەتانیش هاوشێوە بە ناوی ڕەگەزی پیاوان لەسەر لافیتەکانە هەبێت ئاسایی ئەگەر بۆ ئەمەش کەمپین بکرێت و من داوا لە ئافرەتانی شەکەم کە کەمپینێک بۆ ئەمە بکەن کە ئەمانیش هاوشێوەی پیاوان داوای مافی خۆیان بکەن کە ناویان کەەوە حەقێکی کولی هەموو کەسێکە پێم وتیت ئەندامانی خێزان مافی هەردوو ڕەگەزەکەیە ماف و بەرپرسیارەتی ئەندامانی خێزان ئەوە پەیوەندی بە هەردوو ڕەگەزەکەەوە کەواتە ئەتوانن ئافرەتانیش ئێمە کەمپینێک دروست بکەین بۆ ئەوی داوای ئەو مافەمان بکەین بەڵام بەمەرجێک کەمپینەکە ئاراستەیەکی تر وەرنەگرێت.